دوای ئەو داگیرکاریەی کە دەوڵەتی تورکی داگیرکرا بۆ سەر ڕۆژاوای کوردستان دەستی پێ کرد و قەتڵعامێکی زۆری لەو پارچەی کوردستان کرد دەبوو بەرپرسانی ئەم وڵاتە ئەم هەرێمە کە خۆی لە سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و سەرۆکی پەرلەمان دەبینێتەوە دەبوو وەکو هەڵوێستێک لە بەرامبەر ئەم هەموو ناڕەزایەتیانەی کە لە باشووری کوردستان هاوڵاتیانی ئەم هەرێمە بەرامبەر بە کاڵای تورکی بەرامبەر بە ئەو هەموو شتومەکەی کە لە ئەو دەواازە نێودەوڵەتی تورکیاوە دێتە کوردستان بایکۆتیان کردووە دەبوو ئەمانش لە بەرامبەرەوە تەنها وەکو هەڵوێستێک وەکو جوابدانەوەیەک بۆ دەوڵەتی تورکی داگیرکرد هیچ نەبووە سەردانەکانیان لەم کاتە ڕابگرتایە تەنیا وەکو پاڵپشتێک بۆ ڕۆژاوای کوردستان ناکرا لەم کاتە سەرۆکی حکوومەت سەرۆکی حکوومەت پێنجشەممەی داهاتوو سەفەری ئەستانبول و تورکیا بکات لامان کاتە سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا بە سەردانێک لە خەتەرە ڕۆژاوای کوردستان کە بەشێکی گرنگی کورسانی گەورەی و تەنیا دەرچەیەکە بۆ ئایندەیە میلەتە ئەم نیشتیمانە دەبوو تەنیا هەڵوێستێکیان هەبووە بۆی هیچ نەبێک و هاوڵاتیانی ئەم هەرێمە ئەوانش جۆرێک لە بایکۆت یان علااقاتەکانە ناڵێن ڕایان کردیان بەڵام دەبوو دوان بخستایە تەنیا وەکو هەڵوێستێک ڕۆژاوای کوردستان لەژێر تۆپ و تەیارەوە داگیرکاری تورکیان ئەمانە کە هەڵوێستێکی ڕوونی وایە نەبووە پەرلەمانی کوردستانیشەوە لەم کادا ئەم سەردانە دەکەن گرنگە بزانرێ بۆچی سەردان ئەەکەن و ئەجێندایان چییە و ئەمەوێ ئاماژە بۆ بکەم لە ئێستادا لە هەرێمی کوردستان بایکۆتی کاڵا و شومەکی تورکی دەستی پێ کردووە کە ئەمەش کۆدەنگێکی باشی دروست کردووە ڕەنگە بەشێک لە سەردانەکەی تابێت بێ بەو بایکۆتەی کە لە هەرێمی کوردستانە نامێنێت وەکو پێشوو باسرگان و توجارەکان سەردانی تورکیا بکەن. دیارە سەردانەکە دوو لایەنی هەیە لایەنێکی ئەوەی کە هەرێمی کوردستان لەم دۆخەی عێراقدا بۆ نمونە ئەگەر دۆخی عێراق تێک چوو هەرێمی کوردستان چی بکە ئەگەر بێت و ئەم لایەنە ئەم سەردانیکردن بۆ لایەنی و بۆ بەرژەوەندی گەل بێ ئەمە تەبیعیە و شتێکی نۆرماڵە بەڵام ئەگەر بێت و بۆ شکاندنی بایکۆت بێ یاخود لە بەرخاتری بەرژەوەندی تورکیا بێ بێگومان ئەمەش خەسارە بۆ میلەتی کورد. بەداخەوە ئەو سیاسەتە دووفاقی کە زۆر جار لە بەرپرسە هەندێک بەرپرسی سیاسی ئەم هەرێمە ئەیبینیت جێگای نیگەرانی نەک تەنها پارچەیەکی ئەم هەرێم هەموو پارچەکان ئێمە ئەگەر تەماشا بکەین زۆر جار ئەبین لە حاڵەت لە کاتێکدا پارچەیەکی ئەم چوار پارچەی کوردستان مەسەن لە حاڵەتێکی مەترسیا بۆ مەسەن داگیرکەران هێرشیان کردە سەری هەر لە هەر کاتێکە سەیرەکەی ئەو سیاسیانە نەک هاوخەمیان نەبووە بەڵام بێدەنگیش بوون ئێستا من تەماشاکە تورکیا و تورکیایکی کە وڵاتانی کە لە ڕابردووە زۆرترین ئاساس زۆرترین دۆستایەتی هەبووە لەگەڵ هەندێک بەرپرسی سیاسی ئەم هەرێم بەڵام بەداخەوە سەیرەکەی تورکیا نەک حەسابی بۆ بەرپرسان نەکرد بەڵکو هەر تەنانەت باوەڕ ناکەم ڕۆژە ڕۆژان لەسەر بابەتە پرسی پێکردن ئەم بۆ خۆی جێگای نیگەرانیە ئێستا وەکوی بین سەربارەوەکە خەڵکی وەشار بۆتەوە بە کۆمەڵە ڕێگا ئەوێ هیچ نەبێت کە هاوخەمیەک بوون ئەو هاونیشتمانانەوەن کە لە پارچەکانی دیکە دەربڕن ئەمە لە حەقی خۆیەتی هەڵوێستوەرگی نەک سەردانی بکەیت ئاسان هەر هەموو مجاملەیەک هەموو پەیوەندیگی لەگەڵاو بچڕێنی بەڵام بەداخەوە ئێستا ئەمە ئەیبین وانە بەڕاستی ئەم سیاسەتێک ئەو سەرکردانە ئەیگرنە بەر سیاسەتێکە پێم وایە سیاسەتێکی ناڕاستە سیاسەتێکە ئاسڵەن نەک لە بەرژەوەندی میلەتی کوردانیە بەڵکو زۆر پێچەوانەکەیەتی ئەمش بەشێکی دیکەی بەڕاستی ئەوە دەرەخا ئێمە زۆر جار بە درێژایی مێژووە میشە وتراوە کورد زۆر جار لە کاتی تەنگانەیە پشتێک ترێشکەن ئێمە ئێستا ئەوەی کە ئەیبین بەم جۆرە خوێندنەوەی بۆکەین.